والصلاة والسلام على رسول الله. خوشکو برا بەڕێزەکان، وەکو هەمان نەزانین کە بارودۆخێکی قورس و ناهەمواراتۆ بەسەر هەرێمی کوردستانە بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنا. ئەم پەتایە کە خوای گەورە باڵادەست هەر کەسێکی بەسەر کردبێتەوە حەقیقەتەن پێویستە سوپاسی خوای گەورە بکە. من نزانم کە ئینشاڵڵا هەموو مسڵمانی سوپاسی خواکە بە زمانی مادام کە چاک بۆتەوە ئەبێ بە عەمەلیش تۆ سوپاسی خوای گەورە بکەی. خوای گەورە لە قورئانە فەرمێ لە ئین شەکرتم لەئەزیدەنەکم، ئەگەر ئێوە سوپاسی خواتان کرد منیش بۆتان زیاکەم، ئەو نیعمەتە لەسەرتان زیاکەم. نیعمەتی لەش ساغی ئێستا تۆ خوای گەورە شیفایاوی چاک بوویتەوە، سوپاسی خوا بکە بە زمانت هەتاکو کاتێک کە خوای گەورە لەش ساغەکەت زیاتر بکە، لەمە دووە زیاتر لەشە ساغ بێ. و پاشانیش خوای گەورە لە قورئانە فەرمی ئیعمەلوا ئالە داوودە شوکرا. لەم ئاەتە پیرۆزە باسی شکر ئەکا کە بێ بە عەمەل بێ. شکری عەمەل لەم بوارە ئەوەیە کە تۆ بچی بەڕاستی هاوکاری ئەو کەسانە بی کە نەخۆشن. خوای گەورە لە قورئانە فەرمێ وتعاونوا على البر والتقوى. ئێوە هاوکاری یەک بن لەو شتەیە کە خوا پێی خۆشە و تەقوا و لە خوا ترسانە و هەروەها چاکە و نزیک بوونەوەیە لە خوا. چاکەیەکی باش لەم زروف و زەمانەیە کە تۆ بیکەیت وەکوی چاک بوویەوەیەکی نەخۆشی کۆرۆنا ئەوەیە کە پلازما ببەخشیت. لەبەر خوای گەورە ئەم بەخشینە بکە، چونکە لەوە چە زمانێک بێ ئەم نەخۆشیە نەمێنێت تۆ خواخوات بێ بەخشینێ بکەی لەو مەجالە و کەسێک لە مردن ڕزگار بکەی دەست نەکەوێ. بە تایبەتی خوای گەورە فەرمێ ومن ئەحیاها فکەئەنەما ئەحیا الناس جەمیعا. هەر کەسێک لە مردن ڕزگار بکە وەکو وایە هەموو خەڵکی لە مردن ڕزگار کردبێ. و خوای گەورە لە زیاتر لە ئاەتێکە باسی ئەومان بۆکە کە ئینسان هاوکاری براکەی بێ کە چەند خێرە ئینسان ببەخشێ لە هەر مەجالێکە کە تۆ خوای گەورە دەسەڵاتی پیاوی لیونفق ذو سعة من سعته، لە هەر مەجالێت تۆ خوا پێی بەخشیوی تۆ ببەخشە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. خوای گەورە لە یارمەتی لە هاوکاری ئەو عەبدەیە مادام ئەو عەبدە یارمەتی برا مسلمانەکانیە و بەندەکانی خوای گەورە ئەیە. و ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم من كان في حاجة أخيه كان الله في حاجته. هەر کەسێ لە پێویستی برایەکە بێ خوای گەورەش لە پێویستیایەتی. بۆیە ببەخشە لە پێناوی خوا پلازماکە و هاوکاری و نەخۆشانە بکە ئێستا بە گران ئەتوانن هەناسەیەکیش بن تۆ سپاس بخوا چاک بیتەتەوە. ئەمە قسەی یەکەم. قسەی دووەمەوەیە خوشک و برا بەڕێزەکانم، ئێستا زاهیرەیەک بڵاو بۆتەوە لە هەموو دنیاە کە بەخشینی پلازما بووە بە پارە. ئەمە حرامە. خوای گەورە لە قورئان ئەفەرمێ لە سوورەتی ئەلبەقەرە ئینەما حەرەمە عەلەیکم المەیتەتە والدەم. خوای گەورە حرام با فەرمێ بەڕاستی خوای گەورە حرامی کردووە لەسەرتان مردارەوە بوو کە بیخۆن و هەروەها خوێنیش کە بیخۆن. و خوای گەورە لە قورئانە فەرمێ حرمت عەلەیکم المەیتەة والدەم ولحم الخنزیر لە سوورەتی ئەلمائیدە. خوای گەورە حرامی کردووە لەسەرتان چی بخۆن؟ مردارەوە بوو و هەروەها خوێن و گۆشتی بەراز. و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم إن الله إذا حرم على قوم أكل شيء حرم عليهم ثمنه. أم حديثة أبو داود جراويتي وإمام نووي رحمة الله عليه مجموعة فرمي حديثة صحيحة. واتاگر خوای گەورە لەسەر قەومێک شتێکی حرام کرد کە بیخۆن ئەوە حرامی شێکا کە بیفرۆشن و نرخەکەشی وەربگرن. بۆیە حرامە تۆ لەسەر بەخشینی پلازما 1 دینار وەربگری. حرامە چ جاوی پارە بچێ بۆ پارێکی زۆر بچێ بۆ دۆلار و 100 دلار و 200 دلار و دەفتەر و 2 دەفتەر خوابمان پارێزێ. بۆیە بێ لە خواب ترسی. و لە صحیح امام بخاریاتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نهى عن ثمن الدم. لە صحیح امام بخاریاتەوە نهى عن ثمن الدم. ئەو حدیثە یەکەم لە ابن عباس ئەمەیان لە ئەبی جوحەیفەوە بوو لە صحیح امام بخاری. پێغەمبەر صلی الله عليه وسلم چی کردووە؟ حرامی کردووە کە خوێن نرخی خوێن واتە پارەی خوێن بۆیە بێ لە خوا بترسین. ئەمە تاقیکردنەوەیە کە ئینسان ئەو نەعەبدی پارە نەبێ، هەر پارە بێتە گیرفانی، هەر دەوڵەمەند بێ، هەر دەستی کەوێ ئیتر نەپرسێ کامە حەڵاڵە و کامە حرامە. حەدیثەکە لە صحیحەین هاتووە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم يأتي على الناس زمان لا يبالي المرء ما أكل أم من حلال أم من حرام. کە زمانێ دێ بەسەر خەڵکیە کابرا حساب بۆ نەکە ئەوەی کە بەخشیوێتی یا ئەوەی کە دەستیەکەوێ حرامە یا حەڵاڵە. بۆیە خوای گەورە پاکە و پاکیشی خۆشەوێ. إن الله طيب لا يقبل إلا طيبا. خوای گەورە پاکە و پاکیشی خۆشەوێ. سپاسی خوای گەورە بکەین کە خوای گەورە ئێمەی بەسەر کردوێتەوە، سەبر بگرین ئەگەر نەخۆشین، داوای شیفا لە خوا بکەین، داوا بکەین لە خوا ئەم بارودۆخە ناهەموارەمان لەسەر هەڵبگرێت، داوا بکەین لە خوای گەورە کە ئەو نەخۆشانەمان خوای گەورە شفای عاجلیان بۆ بنێرێ و ئێمە مادام چاک بووینەتەوە بتوانین زوو بە فریایان بکەوین، پلازمای خوێنیان بینێ، بەڵام لە خوا بترسین نەیفرۆشین. خوای گەورە چی چاکە ئەوە بۆ منیش و ئێوەش بکا و شیفای هەموو نەخۆشەکانمان بە والحەمد لله رب العالمین.